بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە ناوڕۆکی پەیمانی لۆزان دەکەین هەروەها وەڵامی و پرسیارەش دەدەینەوە ئایا پەیماننامەی لۆزان دوای 100 ساڵ بەسەردەچێت لەگەڵمان بن. سەرەتا لە وڵاتانەوە دەست پێ بکەین کە پەیمانەکان واژۆ کردووە دیارە لە 24 حوتی 1923 5 ساڵ دوای جەنگی جیهانی یەکەم لە شاری لۆزانی سویسرا نۆ وڵات کە براوی جەنگ بوون هاوپەیمانان حولەفا لەگەڵ تورکیا پەیمانی لۆزانیان واژۆ کرد کە پێکهاتوون لایەنە بەشداربووکان پێکهاتبوون لە بەریتانیا، فەڕەنسا، ئیتالیا، ژاپۆن، یۆنان، ڕۆمانیا، سربیا، کرواتیا، سلۆڤینیا لەگەڵ تورکیا ڕێکەوتنەکەیان واژۆ کرد. بەڵێ ڕێکەوتنەکە چی لە خۆ دەگرێت؟ ڕێکەوتنی بەیاننامەی پەیماننامەی لۆزان لە 143 مادە لە خۆی دەگرێت. بەش یەکەمی بەندە سیاسیەکانە کە پێکاتووە لە دیاریکردنی سنووری تورکیا لەگەڵ کۆمەڵی وڵات، هەروە ڕەگەزنامە پرسی ڕەگەزنامەوانی کە لە تورکیا دانیشتون، هەروە پاراستنی کەمینەکان لە تورکیا. بەشی دووەم خەرزەکانە، بەشی دووەم لایەنی دارەیەک خەرزەکانی دەوڵەتی عوسمانی کە لە ڕێکەوتنەکەدا باسی 2 ملیار پاوەنی ئیستەرلینی دەکات، هەروە بەشی سێم لایەنی ئابووریە، بەشی چوارەم پرسی گواستنەوەی ڕێرەوە ئاویەکان و پرسی تەندروستی لە کەنارەوە ئاویەکان، بەشی پێنجەمیش دیلەکانی جەنگە ئاڵگۆڕی دیلەکانی جەنگ لە دوای جەنگی دووەمی جیهانی کە تاو کاتە بەردەوام بووە. بەڵێ بچینە سەر پەیمانی لۆزان باسی کوردی تێنانی وەکو کورد، بەڵام لەوێدا خەونی کورد بۆ سربەخۆی لەبار براوە، ئەگەر نا لە کۆی پەیمانەکە لە 143 مادەکە بە هیچ شێوێک ناوی کورد و ناوی ناوچە کوردیەکانی تێدانە. تەنها مادەی سیوەشتە لە مادەی سیوەشتی پەیماننامەی لۆزان باسی کەمینەکان دەکات کە تێدا هاتوو حکومەتی تورکیا بەڵێن دەدات بە گەرانتی پاراستنی تەواوەتی ژیان و ئازادی بۆ دانیشتوانی تورکیا بەبێ جیاوازی سەبارەت بنەتەوە و زمان و ڕەگەز و ئاین. تەناو خاڵی تێدایە کە باسی ئەو پێکاتانە دەکات کە لە تورکیادا لەگەڵ پاراستنی کەمینەکانیش کە لە خاڵەکانی پەیماننامەی لۆزاندا هاتووە. بینە سەر ئەو لێکەوتانەی کە لە پەیماننامەی لۆزان دروست بوون، دیاریکردنی سنووری تورکیا بوو لەگەڵ بولگاریا، یۆنان، سووریا و عێراق. دومیان دانان بوو بە سەروەری یەکپارچەی خاکی تورکیای نوێ کە ئەو کاتە بزوتنەوەی کەمالیستی بە سەرۆکاتی کەمال ئەتاتورک بەهێز بوو و ئەمە خەڵاتێک بوو و دانانێک بوو بە سەروەری کۆماری تورکیای نوێ. هەروە پۆچەڵکردنەوەی پەیمانی سیڤەر بوو کە دانی بە دروستکردنی دەوڵەتی کوردی دانابوو لە پەیمانی سیڤەر کە لە 1920 پەیمانەکە واژۆکرا بوو. هەروە جارێکی دیری ناوچە کوردستانیەکان بەسەر تورکیا، عێراق دابەشکران، هەروە بەسەر سووریاش. دیارە لە پەیماننامەی لۆزان ئەو نەخشەی کە دیاریکرا نەخشەی ناوچە کوردیەکان بوو کە بەسەر تورکیادا دابەشکرا باکوور و نەخشەی ناوچە کوردستانیەکانی باشوور بەسەر عێراق، هەروەها سووریا بەسەر ڕۆژاوی کوردستان بەسەر سووریا. واتە بەس لەو کاتەدا لەبەرەوەی کە ئێران خۆی بێلایەن بوو لە جەنگی یەکەمی جیهانی، پەیماننامەی لۆزان دیاریکردنی سنووری تورکیایی نەگرتەوە لەگەڵ ئێران، بەڵکو سنوورەکانی بولگاریا بوو، یۆنان بوو، سووریا بوو، عێراق بوو. هەروە هەر لەم پەیمانەدا پرسی کورد لە پرسێکی ناودەوڵەتی کرا بە پرسێکی ناوخۆی وڵاتان و لە ناویشدا وەکو پرسێکی ئێستا وەکو پرسێکی ئاسایشی ئەو وڵاتانە مامەڵەی لەگەڵدا دەکرێت. بەڵێ ئەمە لێکەوتەکانی پەیماننامەی لۆزان بوو. بەڵێ بینە سەر لۆزان کە کۆتایی بە پەیماننامەی سیڤەر هێنا. پەیماننامەی سیڤەر چی بوو؟ پەیماننامەی سیڤەر ئەو پەیمانە بوو کە لە دەی 1920 دوای جەنگی یەکەمی جیهانی لە نێوان دەوڵەتی عوسمانی کە دۆڕاوی جەنگەکە بوو لەگەڵ هاوپەیمانان واژۆکرا. بەم شێوە لە بینی تورکیا، بەریتانیا، فەڕەنسا، ژاپۆن، ئەمریکا، ئیتالیا، ئەرمەنستان، یۆنان، پۆڵەندا، بەلجیکا، پورتوگال، سربیا، ڕۆمانیا و کرواتیا و سلۆڤینیا واژۆکرا. لەو کاتەدا شەریف پاشای خەندان وەکو نوێنەری کورد بەشدار بوو لە کۆنگرەی سیڤەر کە ئەو کاتە هەم نوێنەراتی کوردەکانی باکووری کوردستانی دەکرد و هەم نوێنەراتی حکوومەتەکەی شێخ مەحموود مەلیک مەحموودی دەکرد لە باشووری کوردستان کە و بەنامەیەکی فەرمی ڕاستپاد بوو کە وەکو نوێنەری کورد بەشدار بوو. لە مادەکانی 62 63 64 پەیماننامەی سیڤەر باسی کورد دەکات. دیارە و هەوڵا بە هەوڵی شەریف پاشای خەندان بوو کە ئەو کات وەکو نوێنەرێکی کورد
بەشدار بوو لە کۆنگرەکەەوە زۆرێک لە مێژنووسان دەڵێن ئەمە یەکەمین دانپێدانانی نێودەوڵەتی بوو بە پرسی کورد هەرچەندە بازدەوە دەکرێت کە هەرچەندە ڕێکەوتنەکە واژۆ کراوە بەڵام دواتر لە مەجلیسی مەبعوسان کە ئەو کاتە پەرلەمانی تورکیا و ناوەی هەبووە ڕێکەوتنەکە پەسەند نەکرابێت بە پێم ڕێکەوتنە پەیماننامەی سیڤەر بەم شێوەیە بوو کە بڵێن ناوچە کورد لە پەیماننامەی سیڤەر بەڵێن درابوو کە دەوڵەتێک بۆ کوردەکان دروست بکرێت لە مادەی ئەو مادانەی کە تایبەتن بە کورد مادەی 62 کە باز دەکە کە لەژنەیەکی سێکەسی بەریتانیا فەرەنسا ئیتالیا لە ماوەی 6 مانگدا دەستنیشانی ئەو ناوچانە دەکەن کە کوردیان تێدایە کەوتونەتە خۆرەڵاتی فرات و باشووری خۆراوای ئەرمینیا دارە لەو کاتەدا عێراق لە ژێر ئینتیدابی بەریتانیادا بووە سووریا لە ژێر ئینتیدابی فەرەنسادا بووە بۆیە لیژنەیەک پێکاتوە لیژنەیەکی سێکەسی لە بەریتانیا و فەرەنسا و ئیتالیا بۆی ئەو ناوچە کوردیانە دیاری بکەن لە مادەی 62 داهاتووە دەڵێ گەرگەری کورد لە ماوەی ساڵێکدا ڕووی کردە کۆمەڵی نەتەوەکان دیارە کۆمەڵی نەتەوەکان ئەو کاتە وڵاتەکانی لە خۆگرت بوو دواتر ناوی گۆڕاوە بۆ کۆمەڵی نەتەوە یەکگرتوەکان دەڵێ گەرگەلی کورد لە ماوەی ساڵێکدا ڕووی کردە کۆمەڵی نەتەوەکان زۆرترینیان ئارەزووی جیابوونەوەیان لە تورکیا کرد کۆمەڵی نەتەوەکان زانی شیانیەوەن تورکیا جێبەجێی دەکات واتە بەپێی ئەم پەیمانە بێت بەپێی پەیمانی لۆزان مادەی 64 کورد مافی سربەخۆی درابوو هەروەها لە مادەی 64 باسی لەوە دەکا دیگە لە کوردەکانی باکووری کوردستان هەروە ئەو کوردانش کە دانیشتووی ویلایەتی مووسڵن دەتوانن بچن ناو ئەو چوارچێوە دەوڵەتە نوێیە کە ڕادەنگێنرێ ئەو کاتە ویلایەتی مووسڵ هەموو باشووری کوردستان کەرکووک سلێمانی دۆک و بە کەرکووکشەوە لە ویلایەتی مووسڵ پێکات بوو کە ئەوانیش مافیەوانە بوو کە لەو دەوڵەتە کوردیە بەشدار بن بەڵێ هۆکاری هەڵوەشانەوەی سیڤەر بینە سەر هۆکاری هەڵوەشانەوەی سیڤەر واژۆکردنی پەیماننامەی لۆزان هۆکاری یەکەمیان بەهێزبوونی بستنەوەی کەمالیسیە بە سەرۆکاتی کەمال ئەتاتورک کە لەو کاتەدا لە دوای 1920ەوە و لە 1920 دژاتێکی زۆریان هەبوو بۆ پەیمانی سیڤەر و دواتر بەهێز بوون و پەیوەندیان دروست کرد لەگەڵ وڵاتان و بۆ یەکێک لە هۆکارەکان ئەو بوو کە پەیمانی سیڤەر هەڵوەشایەوە و لۆزان هاتەکایەوە پشتکردنی وڵاتانی زلهێز بوو وڵاتانی زلهێز لەو کاتەدا پشتیان کردە کورد فەرەنسا بەریتانیا ئیتالیا وڵاتانی کە سەرکەوتووی جەنگی جیهانی بوون دووبارە پشتیان کردەوە کورد هەرچەندە لە سەردەمی واژۆکردنی پەیماننامەی سیڤەر شێخ مەحموودی حەفید مەلیک مەحموود ناڕەزایەتی دەردەبڕێ بەڵام دواتر بەریتانیەکان بە هێرشی سەربازی وەڵامی حکومەتەکەی شێخ مەحموود دەدەنەوە وایەکێکی دیکە لە پشتیوانەکانی یەکێتی سۆڤیەت بوو کە هەم لە ڕووی داراییەوە هەم لە ڕووی سیاسیەوە پشتیوانی کەمال ئەتاتورکی کرد بۆیە ڕێکەوتنامەی سیڤەر کۆتایی پێات و ڕێکەوتنامەی لۆزان واژۆکرا قسە لەسەرەوە بکەین قسە لەسەرەوەی کە ئایا ڕێکەوتنامەی پەیماننامەی لۆزان لە 100 ساڵە لە یادی 100 ساڵی کۆتایی پێدێ ئەوەی کێمە سەیرمان کردووە لە 143 مادەی پەیماننامەی لۆزان بەی شێوەیەک وەکو کاتی تێدا نیە کە بڵێ ئەم پەیماننامەیە لە 2023 کۆتایی پێدێ هیچ کاتی تێدا نیە وەکو مەسەلەی کات بەڵام دوای پەیماننامەی لۆزان لە ئێستادا تورکیا ڕاستە فراوانخوازی کردووە بەتایبەتی ئێستا دەبینین فراوانخوازیەکانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان هەیە لە عێراقی لە باشووری کوردستان فراوانخوازی هەیە و تورکیا نەشی شارەتەوە کار لەسەر میساقی میلی دەکات کە بەپێی میساقی میلی ویلایەتی مووسڵ کە باشووری کوردستانی شەوە دەگرێتەوە بەشێک بووە لە خاکی تورکیا